سڵاوتان لەبێ و ڕەمەزانتان پیرۆز. خۆمان بە خۆشحاڵەزانی ئەم ساڵیش بەرنامەی میوانی ڕەمەزان بە بەرگێکی تازە دێتەوە خزمەت ئێوەی بەڕێز بە هیوام. ڕەمەزان ببێتە خێر و خۆشی و بەرەکات بۆ دانیشتوانی خەڵکی شارەکەمان و هیوادارم ئەم ڕەمەزانە کاتێکی زۆر تایبەت و خۆش پێکەوە بەسەر ببین. ئەم ساڵ پرۆگرامەکە زۆر جیاوازە. ئێمە میوانداری خێزانەکانەکەین و کاتی خۆش لەگەڵ ئەوان بەسەر ئەبین و دواتر داوەتی خوانێکی ئێمە ئەبن پێکەوە بینەرمان بزانن ناوەڕۆکی بەرنامەی ئەم ساڵ چۆنە و دەشمەوێت لەگەڵ سەرۆکی لیژنە لەگەڵ ئامادەکارەکانی پرۆگرامەکە گفتوگۆ بکەم لەگەڵمان بن. بەڕێزام وەک پێشتر ئاماژەمان پێدا بەرنامەی میوانی ڕەمەزان ئامادەکاریەکی زۆر باشی بۆ کراوە. دەمەوێت لەگەڵ سەرپەرشتیار یاخو سەرۆکی لیژنە و ئەندامانی لیژنەی ئامادەکاری ئەم بەرنامەیە قسە بکەم، بزانم ماڵەکان چۆن دەستنیشانەکرێەوە، هاوکات کۆمەکەکان کێ بۆ ئەم بەرنامەیە هێناوە، زانیاری زیاتر لە خۆیان وەرەگرم. کاک فواد سەرۆکی لیژنەکەیە، زانیاری لەو وەرەگرم. ئێمە وەکو لیژنەی ئامادەکردنی ئەم بەرنامەیە بۆ مانگی ڕەمەزان کە پێشکەشەکەین ڕۆژانە ماڵێکی هەژار و کەم دەرامەت بەسەرەکەینەوە. ئێمە چەند هاوکاریەکمان هەیە لەیان بەڕێز کاک ئاسۆ مامەد بەرپرسی کەرکووک و سڵاحەدین، کاک ڕەوەند مەسئولی لێپسرایی مەڵبەندی دوی کەرکووک و چەند کۆمپانیایەکیش هاوکارمانیان کردووە وەکو کۆمپانیای هەڵەبجە گروپ گاردن سیتی، ئەوانش یارمەتیان هێناوەمان کە دابەشیکن بەسەر ماڵەکانە. کۆمپانی وەبەرهێنانی حاجی محەممەد، کۆمپانی وەبەرهێنانی محەممەد شاکر عقراوی، کۆمپانی هێمن، کۆمپانی ئەحمەد اسماعیل محەممەد منارە مدن و چەند خێرخوازی شەیە ئەوانە نایویستە نایان بێنین و هەم خێرخواز مامە ڕزای حەدی فایقیش ئەویش بڕەپاری بۆمان دابین کردووە. ئێمە وەکو لیژنە پێشێکی ئەچینە ئەو ماڵە کە لیژنەیەکمان هەیە، ئەو ماڵە بەسەرەکەون و پێش ئەوەی بەرنامەکەیان لەگەڵ بکەین. ئەو لیژنەیە چەند زانی وەزعەکەی چی و چی پێویستە. حەزەکەم لیژنەکە کاک سەباح زیاتر قسەی لەسەر بەڵێ ئەوە کاک سەباحێکێکە لەو ئەندامانی لیژنەکە. پێشەوەی بچینە سەر لیژنەکە ئەمەوێت بزانم چۆن ژمارەکانتان دەستەکەوێت، چۆن ماڵەکان ئەدۆزنەوە، خۆتان لیستان لایە یان خەڵک دەستنیشانیەکە بۆ؟ وڵی خەڵک دەستنیشانێک خەڵک تەلەفۆنمان بۆکە خۆمان لە پەیجەکە بڵاوەکەینەوە، خەڵک عنوانەکانمان داتی هاوکاری مەڵبەندی دووش ئەوانیش لە کۆمیتەکانە ناو عنوانمانە دەنێ و ئێمە لیژنەکە میمەوەی لیژنەکەیمان نێرین بۆ جێگایە پێش ئەوەی ماڵەکە بەسەرکردن لیژنەکان ێم بزانین ئەم هەژارە ئەم کەم دەرامەتە چی پێویستە و مستحقیانە ئەمجا لیژنەکانیش کاک سەباحێکی کە لە ئەندامانی لیژنەکە پێش بەرنامەکە ئەڕۆن هینەکانمان بۆ دێنین ئێمەش چیان پێویست بێ وەکو ئامێر وشتیوە هەمووی ئەو کۆمپانیەکە دابینی کردو و دابەشانەکەین بۆ مانگی ڕەمەزان. بەرنامەکە بەرنامەیەکی خێرخوازی نیە، تەنها میوانداری و ماڵانەکەین و ئەو بڕانی کە بەدەستمان گەیشتووە گەێنین بە ئەمانەتەوە بە پێی پێداویستەیە بە پێی پێداویستی و ماڵەکە چی پێویست بێ ئەوی بۆ دابینەکەین لە ئامێر و لە سەلەی خۆراک و لە بڕێکی پارەش و نانخواردنیکی ئێوارەشیان بۆ دابینەکەین. باشە، دەستە خۆش بێ. سوپاس کاک سەباح، ئێوە ئەرکتان زۆر قورسە، ڕۆژانە چەندین ماڵ بەسەرەکەنەوە. دەمەوێت بزانم چۆن لیژنەکەتان بەم ئەرکە هەڵەسێت. زۆر سپاس، دەست خۆش بێ. وڵی ئێمە پێشەکی لیژنەیەکین ئەچینە ماڵان سێری کەم دەرامەتیانەکەین و سێی وەزعیانەکەین، ئیتر ئەگەر وەزعیان باش بێ بەڕاستی بۆیان ناکەین، بەس وەزعیان خراپەکە بۆ ئەو کەسانەیە کە تۆزێک باریدارایان بەڵێ باریدارایان خراپە و وەزعیان خراپە و کەم دەرامەتن و هەندێک شتێ پێویستیان پێ مەسەن بۆ نمونە ئەو شتانی کە ئێوە داتان ناوەکو پێداویستیەکان بۆیان نەبین، ئەگەر پێویستیان نەبێ ناینووسین و دوایش دینەوە بۆ لای بڵین بۆ لای بەرنامەکانوانە پێشکەشی ئەوانەکەین و ئەوان ئێوارە ئەچن سەردانی ماڵەکان. باشە، هیچ لەو فترەی کە ماڵەکانتان دەستنیشان کردو و سەردانیانتان کردووە هیچ خێزانێک هە بۆ ڕەفزیان بکەنەوە لەبەر ئەوەی کە مەرجەکانی تیانە؟ بەڵێ هەیە، بەڵێ ئەی چۆنەر وڵا بە تەئکید ئەگەر تۆ ماڵی مستحق نەبێ گوناح شتەکە ناوی بنووسی، ڕاستە، بەس مستحق بێ
نەینووسی گوناحتە باشە خەڵکێکی زۆر ئێستا لەوانەیە ئێوە نەتان دۆزی بێت و یان خەڵک زانیاری نەدابێت پێتان ئێستا ئێوە ببینین کە قساکەن بیانەوە بەشدار بن چۆن وەڵا سپاسیانەکەی نەگەر پەیوەندیمان پێوە بکەن وە کاک فوات کاگەرکان بوو تەلەڤیزیۆن شخصی ئێوە قەیچێکە با بە هەموو کەسێکەوە پەیوەندی بکەن ئێمە ئامادەی نەچینە ماڵیە باشە دەستان خۆش بێ خی گەورە بیکا بە پاداشت بۆتان دووبارە سپاس بۆ ئێوە کەماندوو بن لە پشتی بەرنامەکە دووبارە دەستخۆش سپاس بەڵێ بەڕێزان لەگەڵمان بن ئێمە لەگەڵ ستافی کەناڵی کەرکووک پێکەوە ئەچینە ماڵی ئەو خێزانێک کە دەستنیشان کراوە بۆمان لە گەڕەکی کوردستانی شاری کەرکووکە میوانداریان ئەەکەین و دواتریش بەرەو خوانێک بەڕێەکەوی لەگەڵمان بن. بەڵێ بەڕێزان ئێمە گەیشتینە شوێنی مەبەست ئەو گەڕەکەی کە بۆمان دەستنیشان کرابووە ماڵی ئەو خێزانەی لێ کە ئەمڕۆ ئێمە بەسەریانەکەینەوە پێکەوە لەگەڵمان بن لە دەرگایان ئەدەین زین لە ماڵن و ئامادەن پێشوازی لە ئێمە بکەن. چیمان خان سڵاو لێبێ باشی ئەحواڵ باشە چاوەکەم بێمە ژوور و ئاساییە تەندروستی چۆنە؟ خاندەست خۆش سپاس کە میوانداریکەی ئێمەتان ئەمڕۆ قبول کرد. خۆ بە خێراتن حیاتك خوشحاڵم بە قوربان هەر لە خۆشییا بن لەگەڵ ڕەمەزانان نێوانتان چۆنە بە چۆن ئامادەکاریتان کردووە؟ وڵی هیچم ئامادەکرد نەکردووە بەخوا هیچم نییە. تۆزێک مایکەکە نزیک بکەوە بە ڕۆژوو ئەبن وایە؟ ئینشاءالله ئینشاءالله زۆر باشە. ڕۆژەکانی ڕەمەزان چۆن بەسەر ئەبن؟ وڵی جاران بەخۆشی و بەس ئەوە دوسێ ساڵە ناتوانم بەخۆشی وەک جاران. هەوکار چییە؟ وڵی نەبوونی. باشە ئێوە چەند کەسن خێزانەکە؟ 5 نەفەری. 5 نەفەرن. تۆ؟ 3 مناڵەکەم و خاڵۆ. ئەمە خاڵۆتە؟ زۆر باش لەگەڵ تۆ یاژی؟ لەگەڵ منەژی. باشە. دوو کچ و کوڕێکت هەیە؟ کچێکە و دوو کوڕمەیە. تەمەن درێژ بن یاخوا. ئەمە هودە خانوێنە؟ کاک مستەفا و؟ کاک مستەفا محەمەد. گەورن؟ گەورن. کاک محەمەد لە مستەفا گەورەترەوە نیە؟ مستەفا گەورە 17 ساڵانە. مستەفا لە پشتی کامێرە شەرمەکە بێ لەگەڵماندانیشە بەس هەرەی بین بۆ ناو خواردنەکە. ئینشاءالله. هەموویانەوە شەرمنن؟ وڵە شەرمنن. تەمەن درێژ بن یاخوا. باشە باوکیان لە ژیان نەماوە یان؟ جیابوومەلی. جیابوونەتەوە باشە ئەوە ژیانی تایبەتە بانەچینە زۆر تەفاسڵەوە. باشە ئەی چۆن ئەم ناڵانە ڕۆژانە چۆن ژیانەکەن کێ سەپۆرتانەکە؟ قورئانە خەڵک یارمەتی مەدا. زۆر نانی زۆر منەظەمەکان یارمەتی. کەس نییە ئیشتان بۆ بکە؟ بەخوا. خانووکەشتان کرێیە؟ کرێیە. چەند مانگی چۆن کرێت؟ 100,000. و کارەبا و لەگە کاربە مۆلیدە 130,000ەکە. 130,000. باشە چۆن پارەکەی پێیاکە؟ قورئان قەر دەکەم دەبرەکەم بۆ قورئانە. 4 مانگە هاتوویتە تەناو؟ 4 مانگە هاتمم خانووە. بەقورا بەعزێها پارەم نییە دەبرکەم حەیرم نازانم بە چۆ دەبرکەم. باشە ئەی خاوەنی خانووەکە یارمەتیتانەدا بڵێ مادەم نیتانە با لە سەرتان بوەستم یان؟ ناتوانێ. وڵە ناتوانێت دایەکە. لەبەر سەرمانگە تێتەوە پارەکەیواتێ خوا ئاسانیکە. باشە ئەمڕۆ ینی نامەوێت بەرنمەکە حەزین بێت نامەوێت هەموو ئەو زروفانەی ئێوە هەتانە ئەخێنە سەر و سەرچاومان بەس من ئەمڕۆ هاتووم کاتێکی خۆش لەگەڵ ئێوە بەسەر بم باشە سپاس دەکەم ئەمێ لەگەڵ مناڵەکان دوای ئەم دانیشتنە بڕۆینە دەرەوە پێکەوەنانێک بخۆین گفتوگویەکی خۆش بکەین باسی مناڵەکانتم بۆ بکە بزانم مناڵەکانت چۆنن تەبیعیان چۆنە هاوکارتن لە ماڵەوە یان نا؟ وەڵی هاوکاری مەکەن لە ماڵ یارمەتی مەدەن لە ماڵەوە زۆر باشن خۆش بکەوە خۆیان خزمەت مەکەن نانی بەعزات تشتێکە بێتە حاڵەتێکە بێتەوە ئەیگیرن بۆم
لێدایەت شتێکت لێبێ ئێمە بۆ کێ بڕۆین شڵە هەر بمێنی بۆیان ئەمەلیاتم کرد کوڕە گەورەکەم زۆر یارمەتی مێدا هەڵمێگر خۆی مێ خزمەت مێ کرد تەڵەبن وایە وڵە هەرسێکیان ئەو کوڕەکەم قڵێکی لە تسعینە داوامەکەی بۆ قورئان بەعەزە بە تەکسیە توانێ بڕواتەوە بەعەزە بە پاتێتەوە ئەلێ قدایەت و نیتە هاوسێکمانە لێرێ خوا عمری درێژکە ئەوەی زۆر یارمەتی مەدا بەعەزە پارە لێم ناسەنێ کوڕەکەم بباتەوە بەڵێ خوا خەڵکی خێرخواز هەر بهێڵێت ناڵەکانی تۆش لەشیان ساخ بێت ئەی هودەخان یارمەتی تەدا لە ماڵە ئەوڕڵ نەختێک یارمەتی مەدا زۆر ها خوێنە لەدایە با ناجەح بم ئەلێ بەکە هەڵتەگەدم درۆشتری بۆ خۆمە مستەقبەلێ بۆ خۆمانەکەی باشە عەسەبی نابی لە خۆی و پشیلەکانی شێت مەکە بۆ قورئان بەعەزار حەزی لە پشیلەیە زۆر چەند پشیلەیەیە زیانەیە دەیکێک و دوو بەچکەی هەیە باشە دێنە ژوورەوە ئێڵی بێنە ژوورۆ یانچی عەسەبی نابیت وڵی بەعەزات تێتە ژیرۆ هاتەوارەکەمە سەریم کچم پیسە باش نییە این ماڵیە حەز ناکەم بێتە ژیرەوە بەس خۆی ناشتەوە دڵی بشکێنی حەز ناکەم دڵی بشکێنم هەرسێکیان بە دنیای نەیان گۆڕم ڕاستە هەر بمێنن بۆ پۆلی چەنە هودەخان 5 لە خوێندن زیرەکە زۆر زیرەکە ماشەڵای لێبێ بەس بەعەزارە لێدا ئیمتیحانەکەم فکرم لا خۆم نامێنێ دەیخوا ئاسانی کابۆتە باشە چیتان پێویستە لە ماڵەوە بە قورئان تەلاجەم نییە مجەمیدەم نییە کاوەتەر نییە حەزەکەم بڕۆن سەری سەر ماڵەکەم بکەن وە قورئان خەڵک ئەمە خەڵک بڵێ نفوس ئەم قەنەفانەی پێم دەخواوەکە هیچم نییە ڕاستە بەخوا وا بزانم جارێک ماڵتان سوێندراوە وایە سوتا بوو بۆ هۆکارچی وەخت کتۆبەرەکە لە دوای شانزەی ئۆکتۆبەر گشتیان فەرودیان کردبوو باشە خاڵش لەگەڵ تۆ ژیوەنی خاڵم لەگەڵ منەژێتەوە ئەرک نییە بەسەرتەوە خۆت سێ مناڵی بێ بەس دڵم پێسە مادەم هەتیوە خوا سەردەم چاومەکە لەبەرە خۆتەزانی یەکی هەتی و بێ زۆر گونجاوە لەگەڵ تاوە وڵڵا حەمرش حەمد شکرەکە نۆژەکە دوعا لێماکە نخۆش بکەم خۆیان هینەکەن عنی یارمەتی مەدەن ئاروەڵا بگە یەکسەرە گیرێ بۆم یەکسەر سەرمەشیە لە دەستمەشیە لە ئەلی بەست و چاکە و بیت نێنەیە قسە ئەکاتوانە دوای دوعاشەکە باشە وتت سەلاجتان پێویستە وڵە سەلاجم پێویستە باشە چیتر بەخۆم و جەمی دەشم نیە غەسالەکەم و تەعاتڵ نە حەمامەکە ئەی بە چیت لە شۆ وڵڵا بەدەسە شۆم بەدەسەی بۆ قورئانە وەکو کاوەنتەرشم نییە خواوەکی چاورێکم یەکی خێرخوازێک بەکە کاوەنتەرێ پێمەدە کاوەنتەرشم نییە خواوە شتەکان لەسەر چی داناوەیانی ئەوتە لە مطبەقەکە دیارە بڕسەریکە تەباقش ئەو هینەکانە بلێ سیازارەکان هەیە لەوە یەکێک فاعل خێرێک بۆ مێ هاورد دەستی خۆش بێ باشە چیترتان پێویستە وڵڵاهی پێم بڵێ بۆ ئەوەی دابینی کەین بۆ قوربانت بم وڵای ئەوەی دڵتان بێ حیاتەکەم حەزەکەن ئەمڕۆ چ خواردنێ بخۆین بەیەکەوە وڵڵا ئەوەی دڵخۆت حیاتەکەم قوربانت بم وەرە هودە بۆ کۆڕۆی پشیلەکەت بێنەوە وەرە بزانم مستەفا نایی لە پەناوەتە مشامەکەیت وەرە هودە وەرە لای منەوە مستەفا ئادەی سێرت کەم دەوەرە تەنیش من وەرە عیبە من بۆ لای تۆ هاتوم تۆ خۆش شاردێتەوە کوڕ نابێ شەرم کە هودەگیان ڕۆژان چۆن بەسرە بێ سعیەکان چۆنەکەیت وەلا باش باشی باش زیرەکی توایە بەڵێ خوێندنی کوردیت یا عەرەبی عەرەبی زۆر باشە سەرکەوتوی ئیشاءالله چەند پشیلەت هەیەوتت سێقل باشە ئەم پشیلانە ئەبێ بڕۆیت لە هین بەیتەری هەیە تەڵقیحم کردووە بەس داگیری زۆر باشە ئافرم چیان پێدەی ڕۆژانە وەڵا خۆیان هاشتەخم ماڵین ماڵین یان هەموو شتێ خۆن زۆر باشە ئەی شوێنی تایبەت بە خۆیان هەیە لە دەرەوە یان پیسایەکەن زۆر باشە زۆر باشە باشە حەزت لە چییە یان لە چی حەزەکەی ئەمڕۆ بەیەکەوە بچین چ خواردنێ بخۆین کێ بخۆتان کەیفن نابێ شتێکم پێ بڵێ وەڵا نازە نازانی باشە ئەمڕۆ ئەدبین لەگەڵدایە و براکانت ئەچین خواردنێکی زۆر خۆشە خۆین باشە ئینشاءڵڵا بە ڕۆژوە بیتوانیا بەڵێ زۆر باشە خوای گەورە قبول بکالێت حەزەکەی چ دوعایەک بکەی بۆ ئەم ڕەمەزانە وەڵا هەموو شتی هیچ خەونێکت هەیە بێتە دی دکتۆرە بم ببیتە دکتۆرە هەی ئافرین تەمەەن درێژە بیت ئیشاءڵڵا گوڵمن سەرکەوتوی ئیشاءڵڵا باشە لەگەڵ خاڵە نێوان چۆنە وەڵا باشە باشە یارمەتیەدەن خۆش یارمەتیمانەدا یارمەتیتانەدا لێ تێگەن کە قساکات یان زۆر باشە حەزەکەی چ شتێکی لێ بپرسم تۆ زیاتر لەگەڵی ئەژی هەز ئەزانێت چۆنی باشی کوردستانی باشی
تێکەڵاوەکە عەربی و کوردی هیچی تر نازانێ؟ با تورکمانیش دەزانێ تورکمانیش زایان زایە قسە بکات باشە باشە دەست خۆش بێ گوڵەکەم ئێوە خۆتان ئامادەکەن بۆی بڕۆین بۆ چێشتخانەکە؟ بەڵێ زۆر باشە باشە خاڵە ناوی چییە؟ نازم مایکەکەی بدێ با لەگەڵ ئەویش قسە بکەم خاڵە گیان چۆنی؟ چۆنی؟ باشی لەگەڵ ئێمە دەی بڕۆین بۆ چێشتخانە؟ خاڵە سەیری من کە سەیری من کە لەگەڵمان دەی بڕۆین بۆ چێشتخانە یعنی چی بۆچی دەست بۆ ئێرێوە؟ پارەمان نییە بۆ خۆمان دابین بکەین بڕمەوە بۆ جنسیە دەرکەم جنسێت نییە؟ کومەوە بوو بزر بووە جلم نییە جلی شت نییە خاڵی چی منە خاڵی چیمەنی باشە بە قوربانت بم ئەمڕۆ پێکەوە ڕۆین کاتێکی خۆش بەسەرە بین باش بە قوربانت بم باش باشە دەست خۆش بێ کاتە خۆتان ئامادەکەن با پێکەوە بڕۆین باشە؟ بەڕێزان بەر لەوەی بچین خوانەکە ئامادە بێ و بەر لەوەی نزیک بینەوە لە بەربانگ کۆمەڵە دیاریمان بۆم خێزانە بەڕێزە هێناوە وەک پاداش شتێک کە میواندارێکی ئێمەیان قبول کرد و هەمیش پێویستی ژیانی ڕۆژانەی ئەوان بوو سەلاجەیەک کۆمپانیای هێمن ئامادەی کردو بۆ ئەم خێزانە بەڕێزە چونکە خۆیان سەلاجەیان نەبوو زۆر پێویست بوو بۆیان دەستیان خۆش بێت و هەروەها خێرخوازێک تەباغێک و بەڕادێکی بۆم خێزانە بەڕێزە ناردووە دەستیان خۆش بێت بە هەمان شێوە کۆمپانیای وەبەرهێنەر بەڕێز حاجی محەممەد غەسالەیەکی بۆم خێزانە بەڕێزە ناردووە و هاوکات تەلەڤیزۆنێکیشی بۆم خێزانە بەڕێزە ناردووە چونکەوان باسلەوەکەن 4 ساڵە تەلەڤیزۆنیان نییە تەلەڤیزۆنەکە زۆر زەرور بوو لەگەڵ سەلاجەکە بۆیان غەسالەشیان نەبوو ئەڵە چەندێکە ئێمە جل بە دەست ئەشوین و هەروەها سەلەیەکی خۆراکی گەورەش بە هەمان شێوە خێرخوازێکی تر بۆ ئەم خێزانە بەڕێزەی ناردووە هەموو پێداویستەکانی تێدا بەشی ئەم مانگە برنجی تێدایە و هەروەها نۆک نیسک ڕۆن شەکر معجونی تەماتە چەندین شتی تریش کە لە خەیاڵم نییە لە ناو سەلەکەیە بە هیوام کە ئەم مانگە ئیسفادەی لێ بکەن دیاری تریشمان ماوە لەگەڵ ناو خواردنەکە پێتانەدەم چه هەستێکت هەیە کە ئەمڕۆ پێداویستەکان تا بۆ دابین کراوە خۆشی لێ ئێوەکەم لەو کاکانەکەم یا ڕەبی خوا ئەجریان منووسێ دڵمیان خۆشکە خوا دڵیان خۆشکە یا ڕەبی مەولود پێغەمبەر خاتر ئەم ڕەمەزانە خوا مۆفەقیان کە خوا بیان پارێز لە هەموو شتێک چی داواکاریەکی ترت هەیە بۆی دوای پرۆگرامەکە خەڵکی تر بۆ دابین وڵی بەس کاوەنتەرێکمەیە کاوەنتەرم نییە خواوەکی قابەکانم کورە بن مەخسەڵی والله باشە بازا دڵم هینە بێ سرسر و چتەڕۆ ناو قابەکانم لەگەت تەنورێنان بۆ قورعان تەنورنانم نییە هیوام گوێبستی دەنگت بن و ئەو پێداویستیانەی تریش لە داهاتوو بۆتان دابین بکرێت بخوا ئەجرتان منووسێ یا ڕەبی شانی زۆر زیاترن و ئیشەڵڵا خوای گەورە دەرگای خێر و بەرەکەتان لەم ڕەمەزانەیە لێ بکات بە قوربانت بم دەست خۆش سپاس خۆتان ئامادەکەن با بڕۆین باشە لە هاوکاریکردنی کەسانی تردا خۆمان دۆسیەوە لە هەر چیرۆکێک وانەیەک فێر بووین کاتێک بە هەر کەسێکیان ناشنا بووین زیاتر ژیان دۆست بووین
بە میهرەبانی و ئارامی و باوەڕداریەوە دەمانەوێ لە ژیان بەردەوام بین. بێهیوانین بەوەی هەمانە سوپاسگوزارین. هەوڵەکانمان بەردەوام دەبێت لە هەر دۆخێکدا بێت. بەڵێ بەڕێزان کۆتا بەشی پرۆگرامەکەمان کە خوانە بۆ ئەو خێزانانەی کە سەردانیان ئەکەین خوانێکی تایبەت پێکەوە ئەخۆن و میوانی ئێمە ئەبن. ئێستا ئێمە لە چێشتخانەی ماڵی باوکمین ئەوان خوانی ئەم خێزانیان ئەمڕۆ گرتۆتە ئەستۆ بە سوپاسەوە بۆ مانگی ڕەمەزان هەموو ڕۆژێک ئەو خێزانانەی کە بەسەریان ئەکەینەوە ئەوان خواردنەکان ئاماداکەن یان خوانەکە ئاماداکەن دەستیان خۆش بێ نمونەیان زۆر بێ و سفرەیان هەمیشە ڕازاوە بێ و چێشتخانەکەیان هەمیشە ئاوەدان بێ. سفرەکەتمان ڕازاوەتەوە وایە؟ ئافێتان بێ. نزیک ئەبینەوە لە کاتی بانگ پێکەوە ڕۆژووکان ئەشکێنین و نان ئەخۆین. بەدڵتانە وایە؟ بەدڵتانە؟ خاڵە بەدڵتە؟ ها؟ تێگەیەنە. بەدڵتە؟ دە باشە. باشە. عافێتت بێ باش. پێش ئەوەی بچینە لای نان خواردنەکە زیاتر چ خواردنێک لە ماڵەوە ئاماداکەن؟ وڵای زۆرین نسکەکەم. بەس مایکەکە نزیکەیت نسکەکەم دۆڵما حەزم لێتی هین فاسولیاکەین و چتانەکەین. باشە. لە چ خواردن دروستکردنێک زۆر دەستڕەنگینیت؟ وڵای زۆر لە دۆڵما. دۆڵما. دۆڵمەی سوور یان بە ماست یان چی؟ زۆر حەزم لێتی. جا لۆبیایان پاقلەشی لەگەڵ بێت. باقلەتیەکی زۆر خۆشە بێ. جا گڵامی ئەم وەرزەر. ڕەحمەتە باوکە دێت. تۆزێک تورشیش بێت وایە؟ زۆر خۆشە بێت. هودا حەز لێیە؟ باشە. چیتر؟ وتیان لە کفتەش باشیت وایە؟ کفتەش باشم زۆر. چ جۆرە کفتەیە گەورە یان نازانم جۆرەکەی موسڵایی پێڵەن؟ ناوەڵە زۆر گەورەکان ناکە کوردەواری خۆمان. کوردەواری خۆمان. دەکەڵین برنج حەزم لێتی ئەوانە ئیکەم. بە برنجیش ئەیکەن؟ باشە. کوبەی برنجیش ئەزانی؟ ئەوەش باشە. مناڵەکان زیاتر حەزیانە چ خواردنێکی تۆیە؟ وڵای زۆر حەزیانە دۆڵمەکەمە. دۆڵمە. دۆڵمەکەم و کفتەکەم. باشە. تویان هەر بۆ بمێنیت یاخوا. باشە. با نانەکەمان بخۆی دواتر بەردەوامە بین. باشە؟ دەستە خۆش بێ. خاڵە ئەتەوێت دوعا بکەیت؟ دەی. وتی چی ئەو دوعای بۆ کێ کرد؟ ئیشەڵە پارەمانە بێ. ئیشاڵڵا. ئەوەنە پارەتان بێ؟ ئەوەنە کەمە ئیشەڵڵا ئەوەنەتانە بێ. جلیش بکڕیت؟ ئەی بە قوربان بم. ئیشەڵڵا جلی جوانی شەکڕیت باش؟ بۆ هودەش؟ حەمە نەهاتووە. باشە. حەمە نەهاتووە لەبەرەوەی حەمە لە دەوام بوو. باشە. ئەی بۆ مستەفا بکڕی؟ باشە.
باش حەز لە چی بوو پێمی نەوت ودا حەزی لە چییە؟ مایکەکە بگری بێ زەحمەت ودەڵە زۆری حەزی لە بەعەزا پێمە لەدایە کفتەیان کردووە ماڵ لێم برادرەکانی حەزی لێ بێ حەزی لە مەتەنە دۆڵمایە لە فاسلیێ هەیە باشە ئەی جگەلەوە چ شتێکی تر هەیە حەز بکەن بۆتان بکرێت یان خەون بەچیەوە ئەبینن بەس مایکەکە نزیک بکەوە وڵی حەزی لە هەموو شتێکە بێ حەزی مەتەنە بەعەزارەتێ لێدایە برادرەکانم کەبابیان خواردەوە مەتەنە لە ماڵەوە شتێکیان کردو دروستیان کردو بەتەنە جگەریان کردو ناتوانم بۆیان بکڕم مەستە ئاڕە حیاتەکەم خوا کەریمە باشە وتت پێویستت بە ئیشەوە نییە بەڵێ وەڵڵا ئەتوانی ئیش بکەیت وەنیە دەستڕەنگینی لە چ بابەتی بەس مایکەکە نزیکەوە بۆی قسەکان بەباشی دەرچێت لە چ بابەتی زۆر دەستڕەنگینیت وڵی هەر لە چی ئیشێکش بێ هەر ئیشێک بێت توانین بیکەیت باشە یای ئەتەوێ وەکو خزمەت گوزاریان ئەگەر مەکینەیەک هەبێ بۆت بکڕن وەڵڵا مەکینێکش بێ بەس خەیاتیە بکەم نەما ئەزانیت خەیاتی نەختێکە زانم وەرە حەزەکەم لە ماڵە تیشتی دروستکەم چاوم لە مناڵەکانشم بێ ئەز نارەکە ئەترسم نانی لە شوێنێک ڕۆم و فکرم لای مناڵەکان نەمێنێتەوە بەڵێ وتت ماڵی باوکت نزیکتن وەنیە ماڵ باوکم نزیکن هاوکارتە بن وایە وڵی بەعەزە خۆیانش نەبوونن باشە هەر نزیک بلێت هاوکایەکن بۆت ینی لەبەرەوە زۆر باوکم نەخۆشە جڵتەی لێ دراوە کرۆنشی گرت بوو سەوەفان زلاقشێن فریا خۆی ناکاتەوە زۆر نەخۆشان بدین تێ لە جێگا کەوتووە ڕاست وتت نەخۆشیشت لەگەڵەوە وڵە گرێشمەیە من شەکرش سەوەفان پارێزەکەی توایە وڵە پارێزەکەم بەس بەعەزە مەتەنە لە ماڵ قارم بێ ناوڵە شەکرم بێتە 300 هیچ عیلاج وەرەگرێتیان وەڵڵاهی ناوڵە وەرناگرم لەبەرەوە نیمە بڕم بیکەم درۆ بکەم لەگەڵت دوو لە تۆ لە حیات دەست خۆش ببانانەکەمان بخۆین دوای قسەشەکەینەوە دەست خۆش فەرمونون شەرم مەکەن باش یاڵە مستەفا بتبینم باچاکەی بخوان جا گۆراییم بۆ بڵێ یان حەزەکەی ئێستا بۆم بڵێ ها دەی شەرم مەکە حبيبي من قاري حبيبي من قاري ئەوە تورکی بوو عەرەبی بوو ها عەرەبی بوو بەس حەبیبێکە تێگەشتم دەی ئەها نانە ئەها نابێ باش هەدایە ئافرێتتان بێت تا سار دەخوایان گەرمە خۆ باش عافێتت بێ باش ئاهوو دەخان ئەمەش بۆ کاکە مستەفای برام ئەمەش بۆ خۆ بۆ تێک نام یا ئەزایی تێکی دێ یا باش خواردنەکانتان بەدڵ بوداییە شۆی چاکەت خۆی هەموو شتێ باش بوو بەدڵتان دەستا خۆش بێ یا ڕەبی خواجرتان بنووسێخوا قبولی کە یا ڕەبی لەگەڵ ئێوەش حیاتەکە وابزانم پێشتر ویست سوپاسی کۆمیتە بکەی نازانم دوسێ جار کۆمیتەی یەکێتیوی ئەوەی فەیلاق زۆر سپاس دەکات محەممەدەکەم زۆر هاوکاری میکرد خوا عەمری درێژکە خوا موفقی کە یا ڕەبی لەگەڵ ئێوەش یا ڕەبی لەگەڵ چاکەکان گشت حیاتم خواجرتان بنووسێ یا ڕەبی مەولود پێغەمبەر باشە دایان پێشەوەی کۆتایی بە بەرنامەکە بێنین ئەمە کەسایەتێکی کەرکووک بەڕێز مامەڕێزای حاجی فایق
ئەم دیاریی بۆ ئێوە ناردۆ بۆی ئەم مانگی ڕەمەزانە مەسرەفی خۆتانی پێ بکەن ئیشەڵڵا خێری لێ ببینن و توانین جل بۆ مناڵەکان بکڕیا ئەو پێداویستی سەرەکیانەی هاتانە پێی دابین بکەیت هیچ شتێکی تر ماوە بتوێت لە بەرنامەکە والله بەس کرێخانەکەم پشتمیشکاندەوە هەمومانگێ 100,000 ناتوانم بەو قورعە بە زۆرە دەبرەکەم یعنی بەجار نیمە نازانم چی بکەم حیرەمێنم وەڵە فکرەکەمەوە شەوان بەجار نەخۆم فکرەکەم نازانم چۆن بیدەمەوە ڕاستە قوربانت بم بخۆ حتى فریا علاج خۆم ناتوانم بیکەم ڕاست بۆ تێکەم چای تر دانێکی ترە خۆی بەس یەک دانە باش با دانێتر بۆ تێک قەینا بۆ تێک قەینا بۆ تێکەم بیخۆ هیچ نابێ باش هام دانێش بە قوربان نەڕژێ باش ئەفەرە زۆر سپاس ئەو کاکەیەکەم وا زەرفەکەی داپێم یا ڕەبی خوا ئەجری بنووسێ خوا یا ڕەبی ئەو کاکەی بلێ زەرفەکەی داپێم یا ڕەبی خوا ئەجری بنووسێ یا ڕەبی خوا لە حەمید لە مصیبەت دووری بکاتەوە یا ڕەبی خوا ڕزقی منێرێ لەگەڵ ئەو جەماعەتەش وا دیاری پێم بیداوە تەلەڤیزیۆن و غەسالەی داپێم تەلەڤیزیۆنی داپێم یا ڕەبی ماڵەکەتان ئێستا تاوە کامل بووایە والله 100 جار ماڵ خواوە دامی لەگەڵ ئێوەش یا ڕەبی خوا ئەمریان هەر بەخۆشی موفقیان بکە یا ڕەبی هەر لە خۆشییان شڵە خوش هەشتیان بکاتەوە یا ڕەبی مولود پێغەمبەر قوربانتان سوپاسانەکە زۆر دەست خۆش دووبارە سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس کە ئەمڕۆ کاتی خۆتان بە ئێمەدا لەگەڵ ئێمە کاتی خۆشتان بەسەر بێت دووبارە سوپاس بۆ دەرفەتەی بە ئێمەتاندا بەڕێزان سوپاس بۆ تەواوی ئەو کۆمپانیا بەڕێز و کەسایەتیە بەڕێزانەی کە سەپۆرتی بەرنمەکەیان کردووە سوپاس بۆ بەڕێز کاک ئاسۆ مامەند بەڕێز کاک ڕەوەند لێپرساوی مەڵبەندی کەرکووک سوپاس بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک کە هەموو ساڵێک ئەمە چوارەمین وەرزە لە مانگی ڕەمەزاندا بەم پرۆژەوە دێتە خزمەتی خەڵکی وادارم نمونەی هەموو لایەک زۆر بێ سوپاس بۆ چێشتخانەی ماڵی باوکم کە ئەم خوانەی لە ئەستۆ گرتووە و هەموو ئێوارانێک لەگەڵ بەربانگدا ئەو خێزانانەی کە بەسەریانەکەینەوە خوانێکی تایبەت و شەهانەیان بۆ ئامادەکەن دووبارە سوپاس تا ئێوارەیەکی تر دێنەوە خزمەتتان خوای گەورە ڕۆژووی هەموو لایەکتان قبول کا و هەر لە خۆشیدا بن خواتان نەکەم.